سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش وەک دەزانن ئەمڕۆ 240 ساڵ بەسەر بنیادنان و دامەزراندنی شاری سلێمانیا تێدەپەڕێت. بۆ مەبەستا دەستگای ڕوانگە هەستاوە بە یادکردنەوەی ئەو یادە و سازکردنی چەند چالاکێک لەگەڵمان من بزانین چالاکیەکان چی لە خۆیان دەگرن. دەستگای ڕوانگە وەک دەستگایەکی نیشتیمانی و کوردستانیانە بۆی گرنگ بوو لە 240 هەمین ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی خۆشەویستە کەرنەڤاڵ و چالاکی و بۆنەیەکی تایبەتی هەبێ بە بەرز و پیرۆزڕاگرتنی شاری سلێمانی. دەستگای ڕوانگە لە چوارچێوەی چالاکیەکانیدا بۆی گرنگە کە هاوبەشی بکات لە تێگڕای ئەو بۆنانەی کە لە چوارچێوەی کاری نەتەوەی نیشتیمانیان و بۆمان گرنگ بوو چۆن ڕوانگە کللتور بۆ داهاتوو بیر لەوا کاتەوە لە ڕۆژیاڵای کوردستان لە نەورۆز لە سەربابەتی زمانی کوردی جلی کوردوی و پۆشاکی کوردی هەمومانە بکاتە تەوەری کارکردنی یادی سلێمانی یادی هەولێر و کەرکووک و شارەکانی کوردستان بۆ دەستگای ڕوانگە گرنگە. ومێ دەکەین ئێمە لە دەستگای ڕوانگە وەکو دەستگایەکی نیشتیمانی بتوانین هەماهەنگ و هاوبەش بین لە هەموو پرۆژانەی کە بۆنی کوردستانیان لێدێت. ئەم یادتان کردوتەوانێ لە چی پێک هاتووە ئەو چالاکیانە چی و چین کە لێرن؟ ئەمڕۆ کەرنەڤاڵ و یادێکی گەورەمان هەیە بە 240 ساڵەی دامەزراندنی سلێمانیان بنیادنانی سلێمانی کە پێک هاتووە لە پێشانگایەکی گەورەی وێنەی کەسایەتیەکانی سەردەمی بابان و سلێمانی کەسایەتە خاندانەکان نووسەران ئەدیبەکان ئەو کەسانی حکومڕان بوون لەم شارە و هاوکات لەگەڵ یا فیلمێکی دۆکۆمنتاری تایبەت بە بنیادنانی سلێمانی مێژۆکەی کللتورەکەی کاریگەری و بەهانەتەوەی نیشتیمانیەکەی ئامادەکرا بوو پێشکەش کرا و سێ پانێڵمان هەیە کە هەرێکێک لە پانێڵەکان قسەکردنە بێت لەبارەی ئەندازیاری لە سەردەمی بابانەکان و لە سلێمانیا بابەتی پێکاتە کۆمەڵایەتیەکان و پێکەوەبوونی کۆمەڵایەتی لە سلێمانی هاوکاتیش قسەکردنە بێت لە سەر بابەتی ڕۆڵی سلێمانی لە بابەتە کللتوریەکان لە بابەتە ئەدەبی و هونەری و فەرهەنگیەکاندا. شاری سلێمانی شاری ڕۆشنبیریە شاری هەڵمەت و قوربانی بووە بە بۆنی دامەزراندنی شاری سلێمانیەوە پیرۆزبایی لە خۆم و ئەو بنەماڵانە ئەەکەم کە خەڵکی شاری سلێمانین و ئەو کەسانی تریش کە لە شاری سلێمانیە ئەژین و خەڵکی شاری سلێمانین لە ڕەچەڵک و بنەماڵەیان بەڵام دڵسۆز و خەمخۆری شاری سلێمانین. شاری سلێمانی هەم بە سروشتە جوانەکەی هەم بۆ خەڵکی کە ئەتوانم بڵێم جیاواز لە خەڵکی شارەکانی تر ڕۆشنبیرانە هەمیشە دڵکراوە بیریان کردوتەوە. شاری سلێمانی شارێکە بۆ بنیاتنانی ڕۆشنبیری شارێک بۆ باوەشی کردوتەوە بۆ شاعیران و ڕۆشنبیران. بنیاتنانی شاری سلێمانی بەوە دەستی پێکردووە کە پایەیەکی داناوە بۆ ڕۆشنبیران بۆ هیوایی کە لە ساڵی داهاتووە یادی ئەم شارەمان کردەوە ئاوەدانیکی زیاتر بگاتە ئەم شارە خەڵکی شاری سلێمانی شایەنی زۆر لەوە باشترن. چەندە بە گرنگی دانی کە ئەمڕۆ دەستگای ڕوانگە هەستاوە بە سازکردنی ئەم یادکردنەوەی شاری سلێمانی. دەستیان خۆش بێ بەڕاستی هەمیشە جێدەستیان دیار بووە دەستگای ڕوانگە بە تایبەتیش بۆ شاری سلێمانی پێویستمان بەوەیە کە خەڵکانی دڵسۆزمان هەبێت بۆ ئەم شارە بۆی بتوانین ئەم شارە بە گەورەی و پیرۆزی بهێڵینەوە. سپاس بۆ ئێوەی ئازیز سپاس بۆ کەناڵەکەتان ئەمڕۆ سلێمانی یادی 240 ساڵی خۆیە کاتەوانێ وەکو ئەی بینین بە پارۆشەوانێ خەڵکی شاری سلێمانی و دەرەوەی سلێمانی و شارەکانی تریش ئەمڕۆکە لەم یادەیە ئامادەبوونیانەیە تەمەناکەم ئەم شارە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە بڕوە جوانتر ببێ. سلێمانی لە چەشنی گوڵە هەتا خزمەتێکی جوان ئەبێ بۆنی خۆشترە بێ. داواکارم لە بەرپرسانی حکوم و حزبی ئەم شارە خزمەتی ئەم شارە بکەن بە زیاوە نەک بەکەمەوانێ.
تۆ ئەمڕۆ بۆ ئەمیادا ئاوا خۆت گۆڕیوە باسی کەم جلوبەرگانی خۆتمان بۆ بکە ئەمە خەڵکی سلێمانی جلوبەرگی وای لەبەر کردووە وەختی خۆی خەڵکانێک زووتر تقریبان 50 ساڵ پێش ئێستا ئەم کاوەسەڵتەیان لەبەر کردووە پێڵەن کاوەسەڵتە زیاتر گەرمیانەکان بەکاری ئێنێ بەڵام وەختی خۆشی 40-50 ساڵ پێش ئێستا لە سلێمانی خەڵک بەکاری هێناوە ئێمەش ئەمڕۆ زیینومان کردوێتەوە و بۆ یادی سلێمانی لەبەرمان کردوێتەوانێ گرنگە بەلای تۆوە کە کللتوری خۆمان پارێزین بە تایبەتی کللتوری شاری سلێمانی هاچ وڵاتێک هەر نەتەوەیەک کللتوری خۆی نەپاراست شوێنێکی کوردەواری نەبوو شوێنێکی کللتوری نەبوو سەبارەت بە وڵاتەکەی بە شارەکەی فاشی لەو ئیشێکی باشی نەکردووە بەڵێ پێویستە ئێمە ئەم جلوبەرگە کوردی خۆمان خواردنە کوردیەکانی خۆمان ئەو شتانی کە لە کارخانەکان و بەدەست و پەنجەڕەنگینەکانی خۆمان دروستکراوە بیپارێزین و هەموو ساڵێک لە یاد و بۆنەکان و ڕۆژەکانی تریش زیینوکەینەوانێ خۆشەویستێکی زۆر زۆر بۆ شاری سلێمانی و بەڕاستی شاری سلێمانی خەڵکەکەی شارەکە خۆی زۆر خۆشەویستە لە دڵمانە و منیش حەزم کردووە کە خزمەتێک بۆ شارە بکەم بە ئیشەکانم کە تابلۆکانم دروست دەکەم بە پەت و بزمارە ئەمەیان بەردەرکی سەرایە وێنەکە کۆنا ئەگەڕێتەوە بۆ ساڵی 67کان ئەمەیان بۆ ساڵیادی سلێمانی پار دروستم کرد ئەمەشیان بۆ ئەم ساڵ دروستم کردەوە وێنە ئیبراهیم پاشای بابانە پێم خۆش بوو بۆ ئەم ساڵیش لە ساڵیادەکە هەر شتێک پێشکەشکەم بەو یادە و هەڵیش میاوە زیاتر کە ئیشەکانم تایبەت بێ بە کللتورێکی کوردی پێوە دیار بێ کە ساتێ کوردیەکان دروست بکەمەوە خزمەتێک بێ بە کورد و کوردستانیش چەندە گرنگە کە دەستگای ڕوانگە هەستاوە بە میادکردنەوەی شاری سلێمانی زۆر گرنگە دەستگای ڕوانگە بێیان هەر دەستگایەکی تر بێ کە خزمەتی هەموو شارەکانی کوردستان بکات و دەستیان خۆش بێ بۆ ئەم مەراسیمە بۆ ئەم یادە جوانە کە ئەم ساڵ کردیانەوە دەستخۆشیان لێ یەکەم من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم یادێ کە لێرە تەواجدم هەیە لە شاری ڕۆشنبیران شارە حیاتەکەم شارە سلێمانی هەروەهاش بەشدارم لە چەند کارێکی عمل المسەغەرات پێژن بیدهاند ئەوە خەڵکی کوێی من خۆم خەڵکی فریم چی وای کردو لە یادی شاری سلێمانیە یادی بکەیتەوە واللهی من ئێستا ئەمڕۆ کۆکو بەشدارم لەم شوێنێ لە ئەمانە مولکی ماڵی بابانیەکانە چەند شوێنێکە بەڵام وەکو نامەیەکە ئینشاڵڵا هەتاکو خەڵکیش و حکوومەت چاوی و شاری کفری بێت نێرێت ئەم شوێنێ لە زیاتر بڕوخێت چونکە مەسەر چاوەیەکە بۆ گەشتیاران و هەروە مێژووی خۆمانەوە مێژووی کورد ئێمە پیرۆزباییەکەین لە خەڵکی سلێمانی و هەموو کوردستانەکان ینی بەم ڕۆژە پیرۆزە زۆر سپاس دەکەم ئەحمەد کفری سەرۆک رابطەی مۆزەخانە کلتورەکان ئێران بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارەزوو